نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. بەڕێزان بەشداربووانی تازی و ماتەمینی کەسایەتی ناوداری کورد و یەکێک لە پێشەوە بنیاتنەرەکانی کار و پرۆژەی ئیسلامی لە کوردستاندا، ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله. لەخوای پەروەردگار داواکارین بە ناوە هەرە چاکەکانی بە سیفەتە هەرە بەرز و پەسەندەکانی کە ڕوحی مامۆستای بەڕێز و خۆشەویستمان مامۆستا مەلا سەدیق عەبدولعەزیزی بە بەهەشتە ڕازاوەکانی خۆی شاد کردبێ. بەڕێزان، من لە ساڵی 1983 لە ماڵی خۆیان بە خزمەت بۆ یەکەم جار بە خزمەت جەنای مامۆستا مەلا سەدیق گەیشتم. وەکو مامۆستا سەلاحەدین ئاماژەی پێدا، مامۆستا سەدیق چەند سیفەتێکی هەبوون ئێمە بە پێی فەرمایشتەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ ئوذکوروا مەحاسینە مەوتاکم. بە تایبەت مردوویەک کە پێشەوایەک بوو بێت، ڕابەر و چاوساغێک بوو بێت بۆ مسلمانان. من ئاماژە بە هەندێک لە خەسڵەت و سیفەتە جوان و پەسەندەکانی جەنای مامۆستا سەدیق دەکەین بۆ ئەوەی ئێمە لەم تازیە و مەراسیمی ماتەمینیەدا بەهرەمەند بین و ئەویش خێر و پاداشتی پێ ببڕێ. یەکێک لەو سیفەتانەی کە لە جەنای مامۆستادا زۆر زەق و دیار بوو، بریتی بوو لە تەواضوع و خۆبەکەمزانی و خاکیبوون. خاکیبوون و خۆبەکەمزانی لە هەموو کەس جوانە، بەڵام بە تایبەت بۆ کەسێک کە خەڵکی بەدەورەوە بێت و خەڵک لە ژێر ئەمر و نەهیدا بێ. یەکی دیکە لە سیفەتەکانی مامۆستا بریتی بوو لە دنیا بەکەمگرتن. مامۆستا ژیانێکی سادەی دەگوزەران، چونکە من لە نەخۆشیەکەشیدا چەند جارێک بە خزمەتی گەیشتم، هەر بەو شێوەی کە لە هەڵەبجە بینی بووم جیاوازەیەکی وای نەکرد بوو ژیان و ماڵ و حاڵی. بە تاکید ئەگەر ئینسان ئامانجی ڕۆژی دوایی بێ، مەنزڵگای کۆتایی بێ، زۆر نایپەڕژێتە سەر دنیا و سەرێکنان و زۆر نایپەڕژێتە سەر ئەوە کە گرنگی و بایەخ زیاد لە پێویست بە ژیانی دنیا بدات. یەکی دیکە لە سیفەتەکانی مامۆستا هەزار ڕەحمەتی لێ بێخوا دەرەجەی عالی کە ئەو کە پیاوێکی ڕازگۆ بوو. مامۆستا پیاوێکی زۆر ڕازبێژ بوو، ئەوەندی کە من مامەڵەم لە خزمەتیدا بوو. یەکی دیکە لە سیفەتەکانی مامۆستا ئەوە بوو کە بۆ ئەوانە کە لەبەر دەستیدا بوون زۆر دڵسۆز و بەمشور بوو، خەمی لێ دەخواردن، پەروەردەی دەکردن، ئاگای لێیان بوو. سیفەتێکی کەی مامۆستا ئەوە بوو کە بەحەقەت پیاوێک بوو، عالیم بوو، بە معنای کەلیمە شارەزا بوو. لەگەڵ ئەوەشدا زۆر باش ئەگەر کەسێ قسەی بۆ کردوا زۆر باش گوێی لێ دەگرت، نەک کەسێک کە قسەی بۆ دەکات لەبەرەوە کە بۆ خۆی لەو سەر هاتوتەوە حوسەلە و تااقەتی گوێگرتنی نەبێ، قسەی پێ ببڕێ، زۆر حوسەلەی گوێگرتنی هەبوو. جەنای مامۆستا مەلا سەدیق بەڕاستی سەروەتێکی باشی معنەوی لە دوای خۆ بەجێهێشتووە. جێی خۆیەتی ئێمە وەکو گەلی کورد بەگشتی و ئیسلام خوازان و کەسانێک کە دەمانەوێت ئیسلام کاڵای باڵای ژینی نەتەوەکەمان بێت، زۆر باش تێبفکرین گەورە پیاوانێکمان کە دەڕۆن بزانین بەچی خۆشەویست بوون لای خەڵک، بەچی گەورە بوون ئینشاڵڵا لای خوا و بەچی خۆشەویست و بە حورمەت بوون لای خەڵک. ئەو سیفەتانە ڕەچاو بکەین. خوای پەروەردگار لە سوورەتی ئەنعامدا دوای ئەوەی کە ناوی هەژدە لە پێغەمبەران دێنێت عەلەیهیم السەڵات وەسەلام، بە پێغەمبەری خاتم دەفەرمێ ئولائیکە الەذینە هەدە الله فەبیهوداه مقتەدێ. ئەوانە کەسانێکن خوا ڕاستەڕێی کردبوون، تۆش لە ڕێنمایی و لە ڕاستەڕێبوونی ئەوان بەهرەمەند بە. بە بۆنەی ئەم مەراسیمەشەوە منیش دەمە یەک دوو ئاماژە بدەم. فعلەن بار و دۆخی ناوچەکە بەگشتی واتە فراوانتر لە عێراقیش خۆتان هەموو دەبینن زۆر ئاڵۆزی تێدایە. بەداخەوە کە لەسەر ئەم گۆی زەویە ئومەتێک نییە ئێستا سەنگەری لە یەک دیگر بێ و دەستی چوبێتە خوێن یەکدی بێزگە لە ئومەتی ئیسلام.
لە حاڵێکداکە پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وەسەلام لە حەجەتول وێداعدا وتارێکی زۆر گرنگ و مێژووی فەرموو لە وتارەکەیدا فەرمووی لا ترجعوا بعدي كفارا يضرب بعضهم أعناق بعض لە دوای من خۆتان کافر مەکەن ئەو هەندێکتان لە گەردنی هەندێکتان بدەن و ئەوەندی لە ئیسلامدا باسی برایەتی و تەبایی و یەکڕیزی و یەکدی خۆشویستن و مەحەبەت و سەمیمیەت لەگەڵ یەکتیدا هەبوون کراوە لە هیچ ئاین و پەڕەوێکدا هەندە باس نەکراوە بەڵام بەداخەوە ئێمەی موسڵمان لە ئاین و بەرنامەکەمان دوور کەوتوینەوە زلهێزانیش ڕەحممان پێ ناکەن بەداخەوەش دەڵێم کە زۆر جار ئێمە فەرمایشتەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين ئیماندار دوو جار لە کونێکەوە پێوە نادرێ ناگەزرێ کەچی ئێمە زۆر جار دەست دەکەین بە کونی زلهێزاندا و هەموو جارێش پێوە دەدرین و پردەکەمان لێ بە ئاودا دەدەن کەچی پەندیش وەرناگرین من وەکو برایەکی دڵسۆزی هەموو لایەک دەڵێم با ئێمە ئەم کوردایەتی و ئیدارەدانەی وڵاتی خۆمان چ لەم هەرێمی کوردستانە چ لە بەشەکانی دیکەی کوردستان هەوڵ دەین هەوێنی ئیمان و ئیسلامی تێبکەین بە ئەندازەی ئەوە کە کوردایەتیەکەمان خەباتی نەتەوایەتی و نیشتیمانیمان هەوێنی ئیمان و ئیسلامی دەچێتێ ڕەحممان بەرامبەر بە یەک دەبێ ڕوحەماء بەینەهم ئەذیلەة عەلى المؤمنین لە جیاتی ئەوەی بەرامبەر بە یەک تند و زبر و بەدەمار بین لەگەڵ یەکدا میهرەبان دەبین توندی و زبریمان لە بەرامبەری دوژمنان و داگیرکەران دەبەکاردێنین نەک وەکو ئێستا تەماشا دەکەی ئەهلی ئیسلام دەستی چۆتە خوێنی یەکدی بە تایبەتی کورد بەدەستی میلەتە دراوسێکانی و مەزڵومە کەساسە دەسەوسێندرێتەوە کوا ڕەحمی برایەتی کوا ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمانی پێکردووە کە نە عەرەب لە عەجەم گەورەترە نە عەجەم لە عەرەب نە سپی لە ڕەش نە ڕەش لە سپی ئەوەی کە لە لای خوا بەڕێزترە و کەسێکە بە تەقواترە بە ئومێدی ئەوە کە هەموو لایەک لە مناسبەتێکی ئاوادا کە ئیشەڵا جەنای مامۆستا مەلا سیدیق ئێستا ڕوحەکەی لە بەهەشتەیە لە مناسبەتێکی ئاوادا ئێمە ئاور لە خۆمان بدەینەوە هەڵوەستە بکەین بەرەو کوێ دەچین چۆن دەبێت لە وڵاتێکدا وڵاتێکی وەکو هەرێمی کوردستان لە 5-6 میلیۆن کەسی تێدایە چۆن دەبێت ژمارەیەک ملیاردێری تێدا بن لەسەر حیسابی نەبوونی ژێرخانی ئابووری لەسەر حیسابی چەندان کەس کە لە خانی و بەکرێدا کرێخانوەکەشی بۆ نادرێ نازانێت چۆن ژیانی ماڵ و منداڵی ڕاهی بکە کوا ڕەحم و بەزەی کوا کوردایەتی بۆیە دەڵێن با کوردایەتەکەمان هەوێنی ئیمان و ئیسلامی تێبکەین لەو کەسە بترسێ کە لە خوا ناترسێ ئەگەر ترس و سام و هەیبەتی خوامان زیاتر بێتە دڵ و دەروونەوە ئەگەر زیاتر بۆ خوا سوڵحاو بین بێگومان پێکەوەش زیاتر تەباو گونجاو دەبین یا ڕەبی خوایە جارێککە لێ دەپاڕینەوە پلەپایی مامۆستا و برای بەڕێز و گەورەمان مامۆستا مەلا سیدیق بە بەهەشتەکانی خۆت شادکەی پلەپایی بەرزکەیەوە خوا پاداشتی هەموو ئەوانەش داتەوە کە لە کاتی نەخۆشیدا لە مەراسیمی بە خاکسپاردنیدا کە بەداخەوە ئێمە نەمانتوانی بیگەینێ و لە مەراتیمی تازەیدا بەشدارن خوا پاداشتی هەموو لایەک داتەوە خوای پەروەردگار عاقبەت و سەرنجامی هەموو لایشمان خێرکە وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه